40 ملیۆن کەس دەمرن. زەوی بۆ ماوەی حەوت چرکە هێزی کێشکردن لەدەستدەدات. مرۆڤ، ئۆتۆمبیل، باڵەخانە و هەموو شتێکی دەوروبەرمان بەرز دەبنەوە بۆ ئاسمان و دواتر دەکەونە خوارەوە. ئەمە ئەو هەواڵە ترسناکەیە کە ماوەیەکە سۆشیال میدیای تەنیوە و ترسی خستووەتە دڵی زۆر کەسەوە. لە ڤیدیۆکاندا بانگەشەی ئەوە دەکرێت کە لە 12 ئابی ئەم ساڵ واتە 2 ڕۆژی تر ئەمە ڕوودەدات و گوایە ناساش بەمە دەزانێت. تەنانەت دەڵێن ناسا 89 ملیارد دلاری خەرج کردووە بۆ دروستکردنی پەناگەی ژێرزەوی لە پرۆژەیەکی نهێنیدا. بەڵام نایانەوێت بە خەڵکی بڵێن بۆ ئەوەی شێوی دروست نەبێت. پرسیارەکە ئەوەیە هەر بەڕاستی لەو ڕۆژەدا هێزی کێشکردنی زەوی نامێنێت؟ زانایان و ئاژانسی ناسا بە فەرمی وەڵامی ئەم دەنگۆیانەی داوەتەوە و دەڵێن شتێک نییە بە ناوی وەستانی کاتی هێزی کێشکردن. بۆ ئەوەی زەوی کێشکردنی نەمێنێت دەبێت خودی زەویەکە کێش و قەبارەی خۆی لەدەست بدات و بە تەواوی بوونی نەمێنێت. ئەگەر تەنانەت بۆ یەک چرکەش هێزی کێشکردن نەمێنێت تەنیا مرۆڤەکان بەرز نامنەوە بۆ ئاسمان، بەڵکو خودی زەویەکەش پارچە پارچە دەبێت و لەبەر یەک هەڵدەوەشێت. هەروەها ناسا دەڵێت هیچ پرۆژەیەکی نهێنیش بوونی نییە. سەرچاوی ئەم هەواڵە درۆینە کابراایەکە لە ئینستاگرام و تیکتۆک بەناوبانگە کە پێشتریش بە درۆ خۆی وەک پزیشک و شارەزای تاوان ناساندووە و بەردەوام چیرۆکی خەیاڵی بڵاو دەکاتەوە. ماڵپەڕە جیهانیەکانیش دوای لێکۆڵنەوە دەڵان بەهۆی شێوازی نووسینەکەیەوە پێدەچێت ئەم چیرۆکانە بە ژیری دەستکرد دروستکرابن. هەر ئەم ڤیدیۆیەشی زۆر بڵاو بۆتەوە. ماڵپەڕەکانیش بە دوای راچوونیان بۆ کردووە. دواتر یەکسەر هەژمارەکە داخرا و دیار نەما. هۆکاری هەڵبژاردننی ئەم بەروارەش بۆ ئەوەیە کە لە 12 ئابی 2026دا ڕووداوێکی گردوونی ڕوودەدات کاوێش خۆرگیرانێکی تەواوەتیان لە بەشێکی ئەوروپا و جەمسەری باکوورەوە دەبینرێت. دروستکردنی ئەم ڤیدیۆش ئەم ڕووداوەیان خۆستووەتەوە و چیرۆکێکی خەیاڵیان پێوەلکاندووە. لە کاتێکدا خۆرگیران شتێکی زۆر ئاساییە. تەنیا کاریگەریەکی کەمی دەبێت لەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی ئاوی دەریاکان و هیچ پەیوەندیەکی بە نەمانی هێزی کەشکردن و فڕینی مرۆڤەوە بۆ ئاسمان نییە.